بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ سڵاو ئەم کاتان باش. ئازان وەک لە بەرنامەی لێکدانەوەی هەواڵی دوی نێژدا قسەمان لەسەرکرد دوێنێ ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕێگەی دەست و پەیوەندەکانیەوە هێرش دەکەنە سەر چەند هاوڵاتێکی شاری نەغەدا کە لە ئاکام و درێژەی ئەم هێرشەدا چەند کەس دەبنە قوربانی ئەم پلانە قیزەوەنەی ڕژیم. بۆ قسە و باسی زیاتر لەسەر ڕووداوەکانی ئەم پلانە ئەمڕۆ داوامان لە هاوڕێ سولەیمان کاشانی کادری حیزبی کۆمونیستی ئێران و ئەندامی شوڕای شاری نەغەدە لە ساڵەکانی 1350 هەتاوی کردووە کە بۆ تاوتوێکردنی زیاتری ئەم ڕووداوە میوانمان بێت. هاوڕێ سولەیمان بەخێر بێن و پێمان بڵێن کە دوایین زانیاریەکان لەسەر ڕووداوەکانی دوێنێ شاری نەغەدە چییە؟ زۆر سپاس، منیش سپاس دەکەم کە ئەو کاتتانداوە بە من لەسەر ئەو مەسایلە ئەوەندەی خەبەرم هەیە و ئاگام هەیە باسی بکەم. هەروەک بە خۆتان دەزانن دوێنێ دوانی وەڕۆ کە ئەو مۆزوعە هاتوۆتە پێشێ هێزێکی یەکجار زۆریان لە ڕەزایە و لە شنۆ و هەتا بێوەتر لە خۆ شاپور و ئەوانە هێنا بۆ شاری نەغەدەی بە تایبەت ئەو گەڕەکەی کە ئەو مەسەلەی لێ قەومابوو لە عینی حاڵدا خودی گەڕەکەش ژاندەرمەری تێدایە مەقەراتی دیکەی تێدایە تەواوی ورودیەکان بۆ شاریان هەموو بەسپۆ نایاندێش خەڵک بێت و هێزی نظامی یەکجار زۆریان خڕکردبوو سەر ڕایوەش لەگەڵ وەشدا هێندێک کە هێرشیان کردبوو لە زیاتی وەی بتوانن ئەو وەزعەکە ئارامکردنەوە ئەوان بەشێک هەمووینا بەشێک لە هێزی نظامی حکوومەت لیباس شخصیان دەبەردا بوو ئەوانش بۆکان بەشداریان دەکرد لە شکاندنی دوکانەکان و شوشەی دوکانەکان و بردننی شوور شاڵاتی خەڵکو و ئەوانە ئەوەندەی ئەوڕۆ ئێمە خەبەرمان هەیە بەرە کەم بۆتەوە دیارە هەر هێزی نظامی تێدایە هەر هێزی نظامی دەشارەکەیدایە بەس ئەو حاڵەتێک کە دوێنێ هەیە هەبوو کەم بۆتەوە لە عینی حاڵدا بەڵام خەڵک بە تایبەت ئەو منتقانەی کە ئەو دوکان و شتانیان لێ خراپبووە هەر وەکو خۆیەتی خەڵک کەمتر لە دەریانە ئەرزم بە حزورت دوایە مەقاماتی شاریش هیچیان نەهاتون یەک دوو مەعموری زۆر خوارەوە هاتوون خەڵکیان دیتۆ ئەوانە مقاماتی شار ئەوەی کە بێن خەڵک خڕکەنەوە یا چاو لە ئەو خەسارەتێک کە ئەو خەڵکەوێ کەوتووە تا ئێستا لە مەقاماتی ئەسلی شار هیچ کەس نەهاتوە بوو و مەسئلەیەکی دیکەش کە من لە تەرەقی یەکێک لەو هەواڵ جێرانەی محەلی کە باسی کردووە دەڵێت دادستانی شار قەولی داوە کە ئەو پەروەندەی ئەو جرم و جنایەتە و پێش بخات و هەرچی زۆرتر دەستی پێ بکات زایدی دەبی ڕاوەستین و منتەزر بین بزانین ڕاز دەکەن یا هەرە جورە قەولێکە خەڵکی پێشکەنەوە. زۆر باشە هاوڕێ سولەیمان ڕژیم کۆمەڵێک لە هێزە سەرکوتگەرەکانی هێناوەتە نێو شار و هێرشان بردوتە سەر خەڵک هۆکاری ئەم کردەوە گەلە چین و ڕژیم بەم کارانەوە بەدوای چیەوەیە؟ وەڵام جارێ ئەگەر هەمیشە بەڵام هەمیشە 42 ساڵەوەی پێشی ڕووداوێکی وا لە نەغەدە ڕوویدا ڕێژیم معمولان هەول دەدات لە ڕووداوی وا بە قازانجی خۆی کەڵکی لێوەربگرێت ئەوەی کە هەر لەو ئێستاش هەر وانێک بۆ بەشێک لە ئەرازل و ئەو باشن کە لایەکیان بە جمهوری ئیسلامیەوەیە شتی واساز دەکەن ئەوە تەبعەن جمهوری ئیسلامیش پێی خۆشە کێشە دەنێ و خەڵکەدا خەڵکدا ببێت و حەدیەقەل خەڵکەکە بەخوانەوە مەشغوڵکەن تا ئەوەی کە هەردوو لە ئەهداف و پێویستەکانی خۆیان مەطرح بکەن دەگەڵ حکوومەتی داوا لەوی بکەن زۆرتر تەفرەقە دەنێەوە خەڵکە باوێت و خەڵکەکە خاستەکانی خۆی لەبیر بچێتەوە تا ئەوەی کە خلاصە زۆرتر ئەم پێم وایە ئەوەیە اختلاف بنێتەوەە دوایش جمهوری ئیسلامی ژەگەر بتوێت لە کولیەتی خۆی بڕێک گەورەتر باسی بکەی ئەوانە ئێستا موفقیەتایەکی زۆری بەدەستنێن ئەو هەر خەریکی ترۆر و خەریکی کوشتنی مخالفینی خۆی و خەریکی
خەسارەت لێدان لە مخالفینی خۆەتی هەدەفەکەی ئەوەیە. هاوڕێ سلێمان کاردانەوەی خەڵک چی بووە بە پێی هەواڵانێک کە بەدەستمان گەیشتووە چەند ڕاگەیەندراوێکیش بڵاو بۆتەوە ئەمانە باز لە چی دەکات؟ من بۆ خۆم دەگەڵ یەک دوو نەفەر لەوانەیە کە جارێ ئەوە بڵم دوو دانە دوێنێ دوو دانە ڕاگەیاندرا و لایەن ڕەوشەنفکران و ئینسانهای ئازادی خواز و تورکەکان بڵاو بۆتەوە کە بە نەزەری من ناوەرەکی زۆر زۆر باشی هەبوو مەرزبەندی تەواویان کردبوو و تەواوی بەشێکی زۆری خەتاکاشیان هێناوەتەوە سەر حکوومەت و ئەوان باسی ئەوە دەکەن کە چون بۆ خۆشیان لەوێنە معمولەن ئەو کەسانەیە کە خەریکی ئەو جوورەکاران حتممە لایەکیان بە یا ئارازلەوە باشن یا کۆنە پاسدارن یا لیباس شخصینە و ئەوان زۆر بە باشی محکومیان کردووە دوو دانە نووسراوە دوو دانە بەیانەی زۆر باشیان داوە لە هەمان کاتدا ئەو ڕۆژ لەلایەن کوردەکانەوە بەیانەیەک دراوە کە 45 نەفەر ئیمزای کردووە و ئەو بەیانەیە ئەوڕان داوایان کردو لە حکوومەت کە بەو مەسەلە ڕابگات هەرچی زووتر ئەو کەسانێک کە ئەو خراپکاری و ئەو کارانیان کردو ئەو دوو نەفریان بۆ ئاگاداریشە دوو نەفەر تا ئێستا کوژراوە جەماعەتێکی زۆریش بریندارە داوایان کردووە کە هەرچی زووتر مەقاماتی شار و دادستانی و ئەوانە بەو مۆزوع ڕەسیدەجی بکەن و ئەو کەسانێک کە ئەو جورمیان کردو ئەو کەسانێک کەم وانێک بوون دادگای بکرێن و زیندانی بکرێن لە زمن هەوکاتیش زەرەر و زیانی ئەو خەڵکە جبران بکەنەوە. زۆر باشە هاوڕێ سلێمان هەروەکی وتیشم لە پێشەکی ئەم لێکدانەوەیدا کە جەنابتان ئەندامی شوڕای شاری نەغەدە بوون لە ساڵی 1950وانە قسەی کۆتاییتان بۆ خەڵکی نەغەدە چییە و پێتان وایە چلۆن بەرپەرچی ئەم سیاسەتانی ڕژیم دەدرێتەوە؟ من زۆر هەرچەند 32 ساڵەوەی پێش کە شەڕی نەغەدە بوو من ئەو وەختە هەر بۆ خۆشم لەوێ بووم لە شار بووم بەڕاستی ئەوەی دوێنێ ڕووی داوە زۆر زۆر شتی باشی تێدا بوو نەک خودی جەریانی خراکردنی دوکان و کوشتی نەفەرەکە بەڵام عەکسول عەمەلی زۆر زۆر باشم دی زۆر زۆر موسبەتم دی ئەو دەورەی کە شەڕی نەغەدە بوو وانە بوو بەڕاستی ئەو دەورەی ئێستا هەم لە نێو کوردەکان هەم لە نێو تورکەکان دەنجی مخالف هەبوو هاتن نووسراوەیان نووسیوە بە تایبەت کوردەکان هەمووی هەر بە نێوی خۆشیان نووسیوێنە ئەوە زۆر زۆر مهمە ئەوە یەکجار زۆر مهمە کە ئێستا دەنجی مخالف هەیە دەنجێک هەیە وانێ کە کابرا هەرچی کورد بێ هەر کارێک بکە هەر پێیدی کە یا تورکێک هەر کارێک تورکێک بکە پێیدی بکە تۆگەر بەیانەکەی ئەو برادرانی تورک دەخێنەوە بۆ خۆیان باسی وێ دەکەن ئەوانە ئەدەیەک فۆندەمنتالیست ئەدەیەک متعسبی جۆری کە سەرێکیان بە جمهوری ئیسلامیەوەیە و هەمووشیان محکومی دەکەن ینی خەڵکێکی یەکجار زۆر هەم لە نێو کوردەکان هەم لە نێو تورکەکان محکومیان کردو ئەو ڕۆژ خەڵکێکی جەوی گەڕەکی تورکەکان زۆر زۆر ئارام زۆر زۆر ناخۆش ئەوەندەی کە توانیویانە سەریان داوە لە کەسانێکیان ناسیەوە کوردەکان ئێبرازی تەعسوفیان کردو هەودەردیان کردو دەگەڵ کوردەکان و بۆیە من بۆ خۆم پێم وایە نەتیجەی ئەو بە ئەو جارە کردویانە زۆر زۆر بە زەرەری ئۆرازلەوە باش و بە زەرەری دەوڵەت تەواو دەبێت. زۆر سپاس هاوڕێ سولەیمان من ئیتر پرسیارێکم نەماوە قسەیەک نییە فەقە خۆشتان ئەگەر لە کۆتاییدا قسەیەک ڕاستپاردەیەک پەیامێکتان هەیە فەرموون. زۆر زۆر سپاس من سەرخۆشی دەکەم لە بنەماڵی ئەو دوو شەهیدە کە دوێنێ لە بەدەست ئەواملی جمهوری ئیسلامی لە شاری نەغەدە شەهید بوون هەروە هیوادارم ئەو کەسانش کە بریندار بوون هەرچی زووتر سلامەتی خۆیان بەدەست بێنەوە نێوشار هەروە داواش دەکەم لە خەڵکی بە شەرەفی شارەکانی نەغەدە و دەوروبەری نەغەدە شنۆ و خانێ و مەهابات و ئەوانە هاوبەستەجی و
وانێک بکەن لە شاری نەغەدە بۆەوەی کە ئەو کەسانێک کە ئەو جنایەتان ئەنجام داوە یەکێک لەوانش زەنجانێک کە دەستی زۆر زەنجانی بە ئێستا نمایندەی مەجلیسیانە کە ئینسانێکی بێحەد پیس و خراپە داوا دەکەم لە دژی وانە تۆمار جەم بکەنەوە داوا بکەن محاکمە بکرێن لە دادگاکانی ئێران. زۆر سپاس، منیش سلااوم هەیە بۆ هەموو لایەن. بەڵێ زۆر سپاس گوزارم بۆ بەشداری هاوڕێ سولەیمان کاشانی ئەندامی حزبی کۆمونیستی ئێران و ئەندامی شوڕای شاری نەغەدا لە ساڵەکانی 1350 هەتاوی. بەڵێ بینەرانی عزیز لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆمان پێشکەشکردن کە لێکدانەوەیەک بوو سەبارەت بە تاوتوێکردنی دوایین هەواڵەکان لەسەر ڕووداوەکانی دوێنێ شاری نەغەدا. سپاس بۆ هاوڕێیەتیتان و سەرنجستان بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕادەکەشم. زۆر سپاس.